جارێکی تر شەڕی نێوان سونە و شیعە لە عێراق هەڕەشەی سەرهەڵدانەوە دەکات و پێدەچێت سەرەتاکانی ئەو شەڕەش لە تەقاندنەوەی مزگەوت و حوسێنیەکانەوە بێت. تەنها لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا لە پارێزگاکانی بەغدا و دیالە لە نزیکەی 200 هاوڵاتی سونە و شیعە لە تەقاندنەوەی ژمارەیەک مزگەوت و شوێنە گشتیەکاندا کوژراون و بریندار بوون. ڕۆژی سێشەمە لە شاری باعقوبە و قزای شارەبان حەوت مزگەوت سووتێنران و تەقێنرانەوە. ئەوەش یەک ڕۆژ دوای دوو تەقینەوەکەی بازارێکی میلی شیعە مەزهەبی شارەبان و بازارێکی بەغداد جەدیدە دێن کە ژمارەیەکی زۆر هاوڵاتی شیعە مەزهەب بەهۆیانەوە بوونە قوربانی و چەکدارانی داعش بەرپرسیارەتی هێرشەکانیان لە ئەستۆگر. لە هەفتەی ڕابردووشدا لە سێدارەدانی نەمر ئەلنەمری کەسایەتی شیعەی سعودیە کاردانەوەی شیعەکانی عێراقی لێکەوتەوە و دوو مزگەوت لە باشووری شاری بەغدا سووتێنران. تەقاندنەوەی مزگەوت و حوسێنیە و کڵێساکان گەڕانەوەی بۆ سەرەتای 10 ساڵی ڕابردوو کە سەدان کەس بەهۆی شەڕی تایەفی نێوان شیعە و سوننەوە بوونە قوربانی. حەقی جبووری ئەندامی ئەنجومەنی پارێزگای دیالە باز لەوە دەکات دەستپێکردنەوەی هێرشەکانی سوننە و شیعە بۆ سەر یەکتر زیان بە پێگەی کۆمەڵایەتی دانیشتوانی ناوچەکە دەگەیەنێت. هاوکات چەکدارانی میلیشیا شیعەکانی بەنانەوەی تۆوی دووبەرەکی تۆمەتبار کرد. عەبدولەتیف هەمیم سەرۆکی دیوانی وەقفی سونی عێراقی ئاماژەی بە تەقینەوەکانی ئەم دوایە کرد و بە گەڕانەوە بۆ ڕۆژە ناخۆشەکانی شەڕی تایەفی و بە کارێکی دڕندانە و قێزەون و هۆکارێک بۆ لە ناوبردنی یەکێتی نیشتیمانی عێراق ناوی برد. دەستەی زانایانی موسڵمانی عێراقیش تەقاندنەوەی مزگەوتەکانی بە تیرۆری ڕێکرا و پلان بۆ دانرا و لەلایەن گروپە چەکداری شیعەکانەوە ناوبردوو. حەیدەر عەبادیشی بەوە تۆمەتبار کرد کە پشگیریان لێ دەکات. هاوکاریان کۆبیز نێردرەی تایبەتی نەتەوێگرتوەکان بۆ عێراق تەقاندنەوەی شوێنە ئاینیەکانی سوننە و شیعەی ئیدانە کرد و ڕایگەیان. ئەو هێرشانە جارێکی تر دەمانگەڕێننەوە بۆ شەڕی مەزهەبی و تایەفی ڕۆژانی ڕابردوو. داواشی لە لایەنە سوننە و شیعەکان کرد بە گیانی تۆڵەسەدنەوە کار نەکەن. لە کاتی سەردانیکردنی شوێنی یەکێک لە تەقینەوەکانی بەغداد جەدیدەدا حەیدەر عەبادی هۆکاری تەقینەوەکانی بە سەرکەوتنی هێزەکانی سوپای عێراق لە ڕوومادیگرێدا و ڕایگەیان. داعش وەک کاردانەوەیەک بۆ شکستەکانی ئەو تەقینەوانە ئەنجام دەدات. ناکۆکیەکانی شیعە و سوننە لە عێراقدا تازەنین و ڕیشەیەکی کۆنی داکوتاوە. بەڵام دوای هاتنە سەردەسەڵاتی حەزبی باز لە عێراق هاوڵاتیانی شیعەی عێراق تووشی کوشتن و ڕاوەدوونان بوونەوە و حەزبی بەعەز ئابڵۆقەی خستبووە سەرسەرجەم سروشە ئاینیەکانی تایبەت بەخۆیان. لە دوای ڕوخانی ڕژێمی باسیشەوە لە ساڵی 2003دا شیعە دەسەڵاتی لە عێراق گرتە دەست و چەندین گروپی چەکداری تۆڵەسێنەر لە شیعە دروست بوون کە دەستیان گرت بە ئامانجگرتنی کەسایەتیە سونەکانی عێراق. بێستون شەریف NR